چەند ڕۆژێکە سەر لە نوێ کارەبای 24 کاتژمێری لە ئاڵەبجە کێشەی تێکەوتووە و پێدانی کاتژمێرەکانی کارەبا بە هاوڵاتیان کەم بووتەوە. هاوڵاتێکیش دەڵێت تەواوی ڕۆژەکە کارەبای نیشتیمانیان نەبووە. 24 ساعتی نییە، 24 ساعتی وایە کارەبا نەیەکوژاوە. دوێنێ لە بەیانی و حتاکو ئێوارە کارەبامان نەبووە لە گۆرانستی. دوێنێ بەیانی حتا ئێوارە کارەبامان نەبووە ڕئیسی نەبووە. باشە مەغریب هاتووەتەوە مەغریب هاتووەتەوە 10 دقە دوایەوە کوژاوەتەوە، 5 دقە هاتووەتەوە کوژاوەتەوە. حتاکو ساعات 11 شەو ئەم کارەبا یعنی باباشی ئیشی نییە کرد. ئەم 24 ساعتێکەیە. مۆلی دەش هەڵی ناکەن کاکە. کە کارەبای ڕێسی ئەکوژێتەوە مۆلیدەکەش هەڵ ناکەن. تێگەل لە قسەم کە ئەوە بڕێ ئەبێ ئەو هەڵکەن ئەوش هەڵ ناکەن کاکە. یعنی گیرمان خواردووە. ئیدارەی ئەڵەبجە لەگەڵ خاوەن مۆلیدایلەکانی شارەکە کۆبوونەوە بۆ دووبارە بەگەڕخستنەوەی مۆلیدەکان و پڕکردنەوەی کاتەکانی بچرانی کارەبای پرۆژێ ڕووناکی، بەڵام بە وەرگرتنی پارەی مانگانە لە هاوڵاتیان هاوشێوەی ساڵانی پێشوو. کاسبکارێکیش دەڵێت هەر شەوێک کارەبا دەبڕێت ڕۆژەکەی لایەت شەحنی باش دەفرۆشێت و بازاڕی باشە. لایەتی شەحن زۆرە ئێستا، جۆریان زۆرە، گەورە و بچووک وەسەد. ئەیتر خەڵکیش کە کارەبا وەزعی خراپ بوو ئارەوەڵا ڕوومان تێەکەن تر ڕۆژانەیان لایتەکان کە کارەبا نەما کارەبایش بەناو 24 ساعتیە. بەڵامی تر کە وەسنی فەسڵی زووسان هات و سەرماها و ئیتر یاریەکە ئارەوەڵا هەر ڕۆژە کارەبا نەبێ وەزعی من باشە قوربانت. بەڵامی بازاری تۆش باش بەتەئکید پارە کارەبا هەبێ ئارەوەڵا کارەبان نەبێ ئەوە هیچ، بەڵام یاخوا هەر کارەواکە هەبێ و معاشیش هەبێ هەر وەزعی بەعام کاسب باشە. لەگەڵ بەگەڕخستنی پرۆژەی ڕووناکی پاساوی گرانکردنی نرخەکەی بەنەمانی پارەی مۆلیدا لێک دەدرایەوە، بەڵام گەڕانەوەی سەر لە نوێکرەی مۆلیدەکان هاوشان لەگەڵ نرخی گرانی پرۆژەی ڕووناکی هێندەی تر فشار لەسەر هاوڵاتیان دروست دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.